نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو لایەنی پەیوەندیدار سەرپەرشتی دەکرێت. میوانێکی زۆر بەڕێزم هەیە کە لایەنی پەیوەندیدارەوەش بەڕێز ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوادانکردنەوە نیشتەجێکردن لە سلێمانی لەگەلمانە. کاک ئاگرین ئەم کاتەوە باش هەڵبەتە پرسی زۆرمان هەیە سەبارەتیان بابەتە لێ ئەمەوێ سەرنجت بۆەوە ڕابکێشم لە چارچەوەی ئەم دوو پاکیجی بەراوردکاریە لە نێوان پرۆژەکانی ڕێگاوبانی عێراق و هەرێمی کوردستان. لە عێراقا 11-12 ساڵە پرۆژەیەکی کەم تەواو نەکراوە، بەڵام لە هەرێمی کوردستان هەموو پرۆژەکان کەمتر لەو کاتێکە بوو دەستنیشان دەکرێت تەواو دەکرێت. حکمەتی ئەمە بەڵێ زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە سڵاو ڕێزم بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کوردستان 24. لە ڕاستیدا ئەمەوێت لەوە دەست پێ بکەم کە حکوومەتی هەرێمی کوردستان لە کارنامەی کابینەی نوێمدا لە ژێر بابەتی خزمەتگوزاریەکان مادەی پێنجەم باسی ڕێگاوبانە گشتەکانی کردبوو کە ئەڵێ هەوڵ ئەین بۆ بەهێزکردن و فراوانکردن و گەشەپێکردنی تۆڕی دەرەکی ڕێگاوبانە گشتەکان. فعلەن ئەم بەڵێنامەیە کرا بە ئەم بەڵێنەیان ئەم بەرنمەیە کرا بە کردار و زۆربەی زۆری ئەو پلانەی کە هەبوو جێبەجێ کراوە پرۆژەکانی ڕێگاوبان لە ئاستێکی زۆر بەزار جێبەجێکرا. لە حقیقەت یعنی من زانیاری وردم لەسەر شێوازی ئیشکردنی حکوومەتی فیدراڵی عێراق نییە بۆ بواری ڕێگاوبان، بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە دایمەن تەشجیعی خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی ئەنجومان و وەزارەتی ئاوادانکردن بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە بۆ کە پرۆژەکانی ڕێگاوبان بە مواسەفاتێکی زۆر بەرز جێبەجێ بکەین و ئێمە بەپێی ئەو بەشداریانەی کە هەمان بۆ لە کۆنگرە نێودەوڵەتیەکان تازەترین تەکنەلۆژیای سەردەم هێنراوەتە جێبەجێکردنی پرۆژەکانی ڕێگاوبانەوە لەسەر ئەوەی کە خێرا و زوو جێبەجێ ئەکرێ. ئەمەش بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە سیاسەتی ڕاست و دروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێمە ئەو بوو کە تەشجیعی کۆمپانیای خۆماڵی بکەن. کۆمپانیای خۆماڵی لە هەرێمی کوردستان ئێستا دروست بووە کە هەم کادرەکانیان خۆماڵین هەم ئیمکانیەتێکی باشیان لە بەردەسایە دڵسۆزن بۆ هەرێمی کوردستان بەڕاستی ئەو پرۆژانە بە خێرایی و لە کاتێکی کەمە تەواوەکەن. ولی کاک ئاگرین بگومان ئەو پرۆژێکی ئێستا باسێکن گومەسپان سماقۆلی خۆتەزانانی ئەو ناوچەیەکی زۆر سەخت و دژوار بووە، ڕێگایەکی زۆر ناخۆش بووە، جەنابی شتەکیدم زۆر هاتوچی ئەو ڕێگایەت کردووە. ئێستا شێوەیەکی تر ئەبینی دووسایی پرۆژەیەکی استراتیژی چون تانیوتانە لە تاوقیتێکی کەمە ئەم پرۆژە بەم ئاستە بەم کواڵیتیە جێبەجێ بکەن. لە ڕاستیدا ئەم پرۆژەیە کە بریتە لە پرۆژەی بەستنەوەی مەفرەقی گۆمەسپان یا چوارڕێیانی گۆمەسپان بە ڕێگەی سماقولیە و دروستکردنی ڕێگەیەک بە چواردەوری دەریاچەی بەنداوی گۆمەسپان کە هەم بەڕاستی ئامانجی ئەوەیە کە ئەو ناوچانە بەیەک بەسێتەوە هەم ئامانجیشی ئەوەیە لە داهاتوودا ئەم ڕێگای خزمەتی ئەو پرۆژە چاوەڕوان کراوە گەشتیاریانە بکات کە لە دەوروبەری بەنداوەکە دروست ئەکرێ. ئەمە یەکێ لە کۆمپانیا خۆماڵەکان جێبەجێ کرد گروپی هێمن کە بەڕاستیەکێکە لە کۆمپانیا باشەکان بە 3 شەفت کاری ئەکرد وە ژمارێکی زۆر لە ئامێر و بە بەرنمەیەکی تۆکمەچکە زۆر جار هەر هێنانی ژمارەی زۆر لە ئامێر کافی نییە ئەگەر بەرنمەیەکی با بڵین ئەندازیاری تەکنیکی وردت نەبێ بۆ جێبەجێکردنی ئەم بڕگانە. خۆشبەختانە لە ماوەیەکی کەمتر لەوەی چاوەڕوان ئەکراکە 2 ساڵی بۆ دانرابوو، بەڵام توانی لە ساڵێکە ئەم بەشە ئەم پارچەیەکە 22 کیلۆمەترە بە مواسەفاتێکی ئەندازیاری زۆر بەرز تەواوی بکە. کەواتە گرنگیام ڕێە بۆ پێکەوە بەستنی هەم هەولێر و بوو ناوچەکانی تر بە تایبەتی سلێمانی. بەڵێ ئەم ڕێگایە دوو گرنگی هەیە. وێرە ئەوەی کە ئەمە بەشێکە لە تۆڕی ڕێگاوبانی سەرەکی کە وەزارەتی ئاوادانکردن و پلانی بۆ داناوە کە پێوتری ئارتیریەڵ یا شادەمار. ئەم ڕێگایە تەبعاً پارچێکی ماوە ئێستا لە چوارڕێیانی گۆمەسپانەوە بەرەو کەس نەزان ئێستا کاری تیاکرێتەوە ئەکرێت لە داهاتوویەکی نزیکە لە چەند هەیڤێکی نزیکە تەواو بێ. ئەوەش کە ئەو هەردوو پارچەکە بەیەک و بەسراوە ئەوە هاوڵاتیان یان ئەوەی لە هەولێرەوە دەرەچێت بە ئاسانی ئەگاتە بەنداوی گۆمەسپان و بحیرەی گۆمەسپان و ئەو پرۆژە گەشتیارانی کە ڕەنگە لە داهاتوە دروستکرێ و هەروەها ڕێگاکەش کورتەکاتۆ لە نێوان بەتایبەتی ناوچەی دۆڵی با بڵێن دەشتی بتوێن ئیداری سەربەخۆی ڕاپەڕین ڕانیە قەڵاجێ هەموو قەزا و ناحی و گوندەکانی ئەو دەوروبەرە بە ئاسانی با بڵێن بەشێک لە ڕێگاکان بۆ کورت بۆتەوە کە بگەن بە هەولێر و لە هەولێرەوە بۆ ئەوێش و بە پێچەوانەوە. کەواتە ئەم ڕێگای ئەهمیەتێکی ستراتیجی حتا ژێرخانیش هەیە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی گەشتکاریەوە بێژگە لە بەستنیەوە هەموو ناوچانە بەیەکترەوە.
بەڵێ ئەکیید وەکو باسم کردو ئامانجی سەرەکی هەیە ئامانجێکیان بەشێکە لە تۆڕی با بڵێن ڕێگاوبانی دەرەکی لە هەرێمی کوردستان و ئاسانکاری بۆ هەموو هاوڵاتیانەکە کە بیانوێت لە ناوچەی با بڵێن ئیداری سەربەخۆی ڕاپەڕینەوە بێن بۆ هەولێر و بە پێچەوانەوە یا هەر لە دووهۆکۆ بۆ ڕاپەڕین لە سلێمانیەوە بێ بۆ ڕاپەڕین و لێو بەرەو هەولێر ئەم ڕێگای کار ئاسانی ئەکا بەشێکە لە تۆڕی سەرەکی ڕێگاوبان لە هەمان کاتیشا خزمەتی ئەو پرۆژە گەشتیاریانە ئەکا کە ئەکید ڕۆڵی گەورەی ئەبێ لە بەهێزکردنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانە کە لە دەوروبەری چاوەڕوان ئەکرێت لە دەوروبەری دەریاچەی بەنداوی گۆمەسپان دروست بکرێن. بەڵێ کاکێگرین بێژگە لەم پرۆژەیە زۆر پرۆژەی تر لە باری جێبەجێکردندان و زیاتر لە 700 پرۆژەش تەواو کراون بۆ نمونە لە بینی دهۆک حتا دەگاتە ئیداری سەربەخۆی زاخوا هەمووی دوو سایدن لە ئەو پرۆژانەی کەماون حتا لە سلێمانی پرۆژە لە باری جێبەجێکردندان ڕێکویە هەولێر هەیە گەرمیان هەیە لە هەڵەبجە هەیە کەواتە لەم چارچێوە مەبەستان چییە ینی ئەو هەموو ڕێگای ئیشی تێدا دەکەن ئەو هەموو پرۆژەیە لە ڕاستیدا من ئەوە ڕەنگە ڕێی شخصی خۆم بێت سەردەمی کابینەی نوێم بە سەردەمی زێڕینی ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە لە قەڵەم ئەدەم وێرە ئەوەی کە کۆمەڵی خزمەت گوزاریگرنی تریش هەر زۆر گەشەکردنی بەخۆی و بینی لەم سەردەمەدا بەڵام من ئەوەی کە وەکو تایبەتمەندێتی کاری خۆمان لە وەزارەتی ئاوادانکردن و بواری ڕێگاوبان ئەتوانم ئەوە بڵێم تەبان لە سەرەتای بەرنامەکە باس کرا 718 پرۆژە کەوتۆتە جێبەجێکردن نە 718 پرۆژەی ڕێگاوبان لەسەر تاسەری هەرێمی کوردستانە 100% تەواو بووە بە پێی ئامارەکانی وەزارەتی ئاوادانکردنەوە کە وەکو جەناب ئاماژەت پێدا بودجێ گشتیان تریلیۆنێک و 32 ملیار و 834 میلیۆن دیناری عراقی بۆ 2680 کیلۆمەتر ڕێگەی خسۆتە خزمەتی هاوڵاتیان بەڵام بێجگە لەمە ئێستا 202 پرۆژەی تری ڕێگاوبانمان هەیە کە هەمووی ڕەزامەندی هەیە بای 3 تریلیۆن و 500 میلیارد دیناری عراقیە کە ئەمە بەڕاستی بە پێی پێوەری نێودەوڵەتی مەبلەغێکی زۆر گەورەیە کە بۆ پرۆژەکانی ڕێگاوبان دانراوە کەم وڵاتی دنیا هەیە ئەمەندە گرنگی با بە بواری ڕێگاوبان ئەمەندە بودجەی زۆر بۆ بواری ڕێگاوبان تەرخانکە و ئەم 202 پرۆژەی وێرە ئەوەی کە ڕەنگە بەهۆی ئەو قەیرانە سەختە دارایی ئەو ئالانگەریانی کە ڕوبەڕووی کە دروست ئەکرێت بۆ حکوومەتی هەرێم بەداخۆ لەلایەن حکوومەتی فیدراڵی عێراقەوە هەمووی کاریتیان ناکرێت بەڵام ئەتوانم بەڵام کۆمەڵی پرۆژەی باش یان پرۆژەی استراتیژی و گەورە کارکردن تا کاتی قسەکردنمان لەم بەرنامەیە بەردەوامەتیایە لەوانەش بەرچاوترینیان ڕێگەی بە عەدرێ دوهۆکە کە دووسایدێکی زۆر سەرەکی و گرنگە ڕێگەی هەولێر کۆیەکە بە هەمان قووەتی ئەوە ئێستا لە گۆمەسپان ئەبینرێ ژمارەیەکی بەرچاو لە ئامێر و کارمەندکاری تیاکە لە سلێمانی ڕێگەی کەلار دەربەنی خان تەواو بوو با بڵێن سلێمانی گەرمیان و ڕێگەی وارماوە دەربەنی خان ئێستا ئەویش بە ژمارەیەکی زۆر لە ئامێرکاری تیاکرێ و خۆشبەختانە ڕێگەی دووکان خەلەکان چوار قوڕنا لە ئێستادا کۆمپانیای جێبەجێکار کە گرێبەستێکی نوێ و کۆمپانیەکی نوێ ژمارەیەکی بەرچاو لە ئامێری بردووە دەستی بەکار کردن کردو ئومێدمان وایە هەموو هەرێمی کوردستان هەموو ڕێگاکان کاری تیا بکرێ و تەواو بکرێ لەگەڵ ئەوە شائڵێن کە زەحمەتە تۆڕی ڕێگاوبانی گشتی لە هەرێمی کوردستانە لە ماوەی ساڵێ دو ساڵە تەواو کرێ ماوەی زیاترێ بەڵام گرنگ ئەوەیە نیەتێکی باش لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەبینرێ بۆ خزمەتکردن و هەنگاوی باش دنراوە. بەڵام ئەو جوگرافیەکە تو باز دەکەی ینی پێشاتێکی گرنگە و بەو شێوەیەکەوە ئیشی تیاگەن بەو خێراییە ئەکرێت ساڵیش نەخایەنێت هەرێمی کوردستان هەر هەمووی بە تایبەتی شارە گەورەکان پارێزگاکان بە دوو سایدەوە پێکەوە گرێ بدرێت کاکەگیری. بەڵێ بەڵێ ئومێد وایە ئەم تەبان ئەم تۆڕی ڕێگاوبانە سەرەکیانە ئەکید هیچ وڵاتێک نییە بتوانێت بە یەک جار هەمووی تاواکە هەر پارچە پارچەیە پارچەیەک تاواکەی لەوەی تری ئەدرێ بە پێ و پلانی کە وەزارەتی ئاوادانکردن و حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی بەشی زۆر لەم پارچانە تەواو بووە بەشیش ماوە کاری تیاکرێ ئەگەر بەو هیمەتێکە ئێستا لەم کۆمپانیایی ئێستا بینیمان لە ڕێگەی با بڵێن دەربەندی گۆمەسپان سماقولی بەو شێوازە کارکرێ ئومێدمان وایە ئەو پرۆژانەی تریش لە کاتێکی کەمە تەواو بن. کەواتەوەکو بەڕێزت وتی هەموو هەرێمی کوردستان یەک پاکێجە بۆ چونیەتی جێبەجێکردنی پرۆژەی ڕێگاوبان. بەڵێ بەڵێ نەزڕەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی ئاوادانکردنەوە ئەوەی کە بتوانین تۆڕی سەرەکی یان دەرەکی لە هەرێمی کوردستان هەموو پارچەکانی لە خانەقینەوە تا زاخۆ بەیەک بگەێنین و بتوانین بە چۆنەڵی هاوسەنگی خزمەتی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین. لەبەرەی ساگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوادانکردن و ئاکەنجیکردنی حکوومەت هەرێما کوردستانی لە سلێمانی گەلمە بوو. گەلێ سوپاس کاکە.